لەسەرم بابەتە گفتوگۆی زیاتر دەکەین وردەکاری زیاتر وەردەگرین کە ئێستا ڕاستەوخۆ لە ستێدەکانمان لە شاری هەولێرەوە میوانداری بەڕێز دکتۆر یاد دڵشادمان کردووە کە سەرۆکی بەشی نەشتەرگەری و سنگ و دڵ لە نەخۆشخانی ئاشتیە لە ئیدارەی سۆران. دکتۆر سڵاو لێبێت و ئەم کاتت باش. من ئەمە یەکەم پرسیارم ئەوە بێ ئێوە چۆن ئامادەکاریتان کرد بۆ ئەنجامدانی نەشتەرگەریەکی گەورەی لەو شێوەیە لە ئیدارەی سۆران یاخود لە قەزای سۆران. ئەو کاتتان باش زۆر سپاسان دەکەین بۆ ئەو میوانداریە. سپاس بۆ بەڕێز. بەڕاستی ئێمە نزیکەی ئەوە 2 ساڵە لەگەڵ بەڕێوەبەری گشتی تەندروستی هەولێر دکتۆر لۆڤان و لەگەڵ ئیدارەی نەخۆشخانەی ئاشتی پێشتر دکتۆر کارەوە بێستە دکتۆر ڕزگارە ئێمە ئامادەکاری دەکەین و ئامادەکاریەکانی زۆری ویست لەبەر ئەوەی ئەو ئەشیانی کە پێویست بوو لە بۆ نەشتەرگەری دڵ لەوێندەرێت تقریبان شتێکی کەمی هەبوو و بەشەکە هەر ئەوە نییە بەشی نەشتەرگەری دڵ چونچی ئەتو دەبی ئەگەر نەشتەرگەری دڵ بکەی دەبی چاودێری چڕت هەبی و بەڕاستی دەمەوێتوان ڕای بگەینم یعنی ئێستا لە ڕێگاینەکان زۆر باسی نەشتەرگەری دڵ دەکرێت بەس خۆی نەشتەرگەری دڵ لەوێ کرایە مهمە بەس لەویش مهمتر ئەوەیە کە چاودێری چڕمان کردیتەوە هەموو دەڤەری سۆران و ئەو ماوچانێک کەسەر بە دەڤەری سۆرانن دەتان ئیسیفادە لێ بکەن لە چاودێری چڕ چکە چاودێری چڕ لە حاجی ئۆمەران بگرێت تا دەگاتە هەولێری چاودێری چڕ نییە یەکەم چاودێری چڕە کە لە دەرەوەی شاری هەولێر دەکرێتەوە لەسەر ئاستی شارەکان لەسەر ئاستی قەزا و ناحیەکان. باشە ئەم کردنەوەی ئەم بەشی چاودێری چڕ تا چەند گرنگە بۆ ناوچەکە بۆ ئیدارەکە چونکە خۆت وەکو ئاماژە و پێکرد ئەمە یەکەم بەشی چاودێری چڕەکە ئاکرێتەوە لە دەرەوەی سنووری پارێزگانی لە دەرەوەی ناوشاری پارێزگای هەولێرە و لە قەزایەک و لە ئیدارەیەکی سربەخۆیان ئەکرێتەوە. ئەمە تا چەند گرنگە بۆی کە نەخۆشێک ئەگەر لەوێ پێویستی بە چاودێری چڕ هەبێ دوجار ئەو ڕێگە دوورە نەبڕێ بیبەن بۆ ناو شاری هەولێر. ئەو چاودێری چڕ زۆر گرنگە لەبەر ئەوەی زۆر نەخۆشمان هەبووە لەو ڕێگەی لە ڕێگەی سۆران هەولێر لەبەر نەبوونی چاودێری چڕ لە ڕێ ئەمری خوای کردیە لە ڕێ مردووە و لەبەر ئەوەی ئەو حادیسانی کڕوودا لەو دەفەرە هەر لە چۆمان بگرە لە دەڤەری سیدەکان بگرە لە دەڤەری بلێ و بارزان و مێرگە سۆر و لە دەڤەری حتا هەریر و خەلیفان و ئەو منتیقە دوورانەی کە هەولێری دوورن و سەر لە ناوچەی سۆران نێزیکن چاودێری چڕ لەوانە زۆر مهمەکەی لەوە دەکە حادیسەی سیاری دەبی حادیسەک دەبی ئەتو کە عملیاتەی گەورەی پێدەوێ هەر عملیاتی نەشتەرگەری مەسەرەن لە بۆ زگبی لە بۆ سەربی لە بۆ هەر عملیاتەچی بی لە بۆ هەر نەشتەرگەرێکی بی کە ئەو نەشتەرگەری پاشی نەشتەرگەری پێویستی بە چاودێری چڕە ئەو نەشتەرگارێنی کە زۆر گەورن و پێویستیان بە چاودێری چڕ پێشتر لە سۆران نەدەکران لە مدووە دەتوان ئەو نەشتەرگاران ئەنجام بدرێن و نەخۆشەکەش ئیسیفادە بکە و نەخۆشەکەش دەتوانی بخەوی لە چاودێری چڕ ماوەی ڕۆژێک کە بۆ نەشتەرگەری پێویستن چین و تا چەندێکی سۆران توانیوێتی ئەو ئامێرانە بەدەست بێنێت. ئەو ئامێرانێک کە پێویستن ئامێری هەناسەی دەستکردە کە لە هەمووی ممتر ئەوەیە و ئامێری شاشەی متابعکردنی نەخۆشە ئەو دوو ئامێرە زۆر گرنگە و لەگەڵ ئەو ئامێرە بچووکانێک کە پێویستە لە بۆ پێدانی دەرمان لە چاودێری چڕ ئەو ئامێرانەیە کە زۆر پێویستە ئەمە تقریبان چی باسم کرد 2 ساڵە خەریکین هەتا ئەو ئامادەکاریەمان کردووە ئەو ئامێرانە تقریبان یعنی هەتا حاضر دەبی زەحمەتە ئاسان نییە. باش دکتۆر ئێوە چۆن ستافەکەتان پێکهێنا ستافی نەشتەرگەرێکەتان پێکهێنا بۆی کە نەشتەرگەرێکی وا قورس ئەنجام بدەن لە نەخۆشخانەی ئاشتی لە ئیدارەی سۆران؟ بەڵێ بەنسبەت ستافەکەی ئەم بەخۆم تقریبان 11 ساڵ خزمەتمێ لە نەشتەرگەری دڵ 11 ساڵ لە سنتەری دڵی هەولێرێ داوام دەکەم لە 2002 بەردەوام ئیش دەکەم لەوێندەرێ و بەردەوام لە عینایە و لە چاودێری چڕ و لە نەشتەرگەری و بەنسبەت ئەو ستافەی تقریبان پێشی ساڵێکی ئەمە 6 مانگ تەدریبمان پێکردینە بەو ستافانە یعنی هەموو 6 مانگ زیاتر هەمووی ڕاهێنانیان کردی لە سنتەری دڵی هەولێرێ و لێ ڕادەمەوێت زۆر سوپای سنتەری دڵی هەولێرێ بکەم و ئیدارەی سنتەری دڵی هەولێرێ و یەکێکەی ستافەکان و جەماعاتی سیانە و جەماعەتی تەجهیزاتی سنتەری دڵی هەولێرێ بکەم جەماعاتی نەشتەرگەری و جەماعاتی چاودێری چڕی سنتەری هەولێرێ بکەم بۆ یارمەتیدانمان بەڕاستی و سنتەری دهۆچیش بە هەماشەوی زۆر یارمەتیان دیان بۆ ینی دەبوو بەنسبەت ینی هەندێک مەواد و بەنسبەت ستاف و بەنسبەت تەجهیزکردنی
ئەو سنتەرە لە سۆرە باشە دەمێت زۆر سوپاسیان بکەم بۆ لەمە دووە ئەوەی کە تۆ ئەتوانی وەکو دکتۆرێکی یاخۆدۆکو پزیشکێکی پسپۆر دڵنیای بێ بە خەڵکی بڵێن ئیدارەی سۆران بۆی کە ئەگەر حاڵەتێکی قورس هەبوو لەو دەڤەرە ئەتوانرێت لە نەخۆشخانەی ئاشتی لە سۆران چارەسەر بکرێوەکو نەشتەرگەری قورسەکانی کە بۆ خۆت ئاماژت پێ کرد بۆ سەر بۆ سنگ بۆ دڵ بۆ ئەمانی تر بەڵێ هەر کاتەچی هەر نەخۆشک لە سۆران پێویستی بە نەشتەرگەری و ئێمە ئامادەینە ساعت 2 شەو و ساعت 3 شەو بوو ئێمە حازری باش هەر نەشتەرگەریەک بی لە علاقەی بە دڵ بەڵێ سەبارە بە نەخۆشیە قورسەکانی دیکە یاخود نەشتەرگەرە قورسەکانی دیکە بە هەمان شێوەز ئامادەکاریتان بۆ کردووە یاخود ستافی ڕاهێنراوتان هەیە و بارەوە بەدەل لە نەخۆشیەکانی دڵ بەنسبەت ڕاهێنان وەستافەکانی دیکە لە خلالی هەفتەک 2 هەفتەی داهاتوو ئامادەکاری کراوە ئینشاءالله ئەویش حاضر دەبیتن مەسەڵەن دەتوانین نەخۆشەکانی کەش بەربگرین بێجگە لە نەشتەرگەری دڵ بۆ هەمان ئەوانەش هەر جیاز و ئامێری تایبەتتان هەیە بەڵێ ئەمە بەنسبەت چاودێری چار قەلوێرەمان کردیتەوە باشە هەر چار قەلوێرە و دەکات چار ئامێری هەناسەی دەستکرد و هەمووی هەر شتێک چار دانەیە بەڵێ دەبوو هەر نەخۆشە وەکو ئێوە وەکو پزیشکێکی پسپۆر لەو بوارەیە تا ئێستا چەند کەس بڵێن داواکاری پێشکەش کردووە یاخود هاتوتە لای ئێوە پشکنینی کردو بۆی کە ئەگەر کێشەیەکی هەبێ لە بواری سنگ و دڵیا ئێوە نەشتەرگەری بۆ ئەنجام بدەن ینی ئامارێکتان لەبەر دەستایە بۆی کە خەڵکی تریش هەیە لەو دەڤەرە داوای ئەنجامدانی نەشتەرگەریەکە دوای طبعاً دەستنیشانکردنی ئێوە بۆ نەخۆشیەکە بەڵێ ئێمە وەکو نەخۆشخانەی ئاشتی ئێمە قەستەرە لە نەخۆش ئەنجام دەدرێتە لە نەخۆشخانە ئاسی لە ساڵی 2014ەوە ئەو نەخۆشانی کە قەستەڕیان لەو دەکرا کە پێویستیان بە نەشتەرگەری بوو دەبائیل لە بە هاتبانە هەولێرێ زۆرجار لە ناوی ئیسعافی مەسەڵەن لە ناو ئیسعافی دەمردن ئەو نەخۆشان لە ڕێگا نەدەگەیشتنە هەولێر فنەخۆشەشی زۆرمان هەیە ئەمە ئێستا حالیان کە قەستەڕیان لەو دەکەی ڕۆژانە و قەستەڕیان لۆکرایە پێویستیان بە نەشتەرگەری دڵە ئەوانە هەمووی ئەمە لە سۆراندایەکەین ناوپەش ئینشاءالله پێویستیان بە هەولێر نابێن چی دیکە پێویست ناکە بچنە هەولێر لە هەولێر بیکەن و نەخۆشەشی زۆر ئەو دەڤەرە تقریبا نەخۆشەشی زۆری دێتە هەولێر لە هەولێر دەیکاتن و ئامارەکانیش یعنی 100% ئەوە نییە بەس نەخۆشەشی زۆر ینی پەیوەندی کردی و نەخۆشەشی زۆر ئامادەیە سەبر ئینشاءالله ئەمە ئێوە دەتوانن دکتۆریەوە دەتوانن لە ینی ئەتوان ڕۆژانە ئەم نەشتەرگەریە بکەن یاخود نەخێر ئەبێ کاتێکی دیاریکراو هەبێ بۆ ئەنجامدانی نەشتەرگەریەکە بۆ نمونە لە مانگێکا چەند نەشتەرگەری بۆ سنگ و دڵ ئەتوان ئەنجام بدەن ئەمە ئێستا تااقەتمان هەیە لە مانگەچی تااقەتمان هەیە لە مانگەچی 20 هەتا 30 نەشتەرگەری بکەین هەموو تااقەتەمان هەیە بەڵێ ئیمکانیەتەکان لەبەردەستانە هەیە بۆی کە بتوان ئەوە بکەن بەڵێ ئیمکانیتمان هەیە هەتا 30 نەخۆش دەتاین ئەمەلیاتکەین مانگانە بەڵێ ئەو نەخۆشخانەی سۆران چەند ناوچە و شوێنی بەسەرەوەی کە تێجا نەخۆشەکانی ئەو ناوچانەش بە هەمان شێوە سەردانی سۆران دەکەن بۆ چارەسەر بەڵێ سۆران چەند ناوچە و شوێنی بەسەرەوەی هاوڵاتیانی ئەو ناوچانە کە بتوانن بۆ چارەسەری نەخۆشەکانیان سەردانی بکەن واتە بەدەل لە هاوڵاتیانی ناو سۆران خۆی ناوچەکان زۆرن ئی سۆران ینی ئەوانەی حتا ئاکرێ مەسەلەن یەک لەوانە ئاکریکە تقریبا 45 دقا دوورە لە مەسەلەن لە سۆران منتقای شەقڵاوە هەریر ئەو منتیقانی خەلیفان و منتیقەی بارزان و بلێ و منتیقەی مێرگەسۆر و چۆمان و منتیقەی سیدەکان و حتا ئەو منتیقەی ڕاپەڕین و ئەوانش مەسەلەن زۆر دوور نییە لە سۆران منتیقەی بالیسان و ئەوانە شەمو نێزیکە واتە بۆ چارەسەر لەمە دۆ سەردانی سۆران دەکەن پێویست ناکات کە بچنە شاری هەولێرەوە وەڵایی ئێمە بەنسبەتە خۆمان ئێمە ئامادەینە خزمەتی ئەو هاوڵاتیانە بکەین کە سەردانی ئێمە دەکەن بەڵێ دکتۆر لە ڕووی دابینکردنی پێداویستە پزیشکیەکان و هەروە دەرمان کە زۆر گرنگە چونکە خۆتەزانی هەم لە کاتی ئەنجامدانی نەشتەرگەریەکە
کۆمەڵێک دەرمان و پێداویستی پێویستە هەم لە دوای نەشتەرگەریەکەش کۆمەڵێک چارەسەر و دەرمانی تر هەیە ئەبێ بدرێ بە نەخۆشەکە لەو ڕۆوە وەکو نەخۆشخانەکە ئەمە دابین کراوە بەڵێ خۆشبەختانە بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی هەولێر زۆر زۆر سوپاسیان دەکەین یعنی هەموو جۆرە دەرمانەچیان لەمەها ئامادە کردیە بەڵێ ئەی لە ڕووی تێچووی سنتەری بەڵێ ئەو بەنسبەت دەرمانەکان ئەمە بەڕاستی وشی باسم کرد ینی بەڕێوەرەی گشتی تەندروستی هەولێر زۆر سوپاسیان دەکەین بەڕاستی بەڕێز دکتۆر گلۆڤان زۆر یارمەتیان داین و ئیدارەی ئاشتیش ینی ئەو وندەی کە ئەو لە بەردەستی تیلۆمانی ئامادەکردی سنتەری دڵی هەولێرە و سنتەری دڵی دهۆچێش بەڵێ ئەی لە ڕووی تێچووی نەشتەرگەریەکانەوە نرخەکەی جێگیرە هەروەها نرخی ئەو دەرمانانشی کە لە نەخۆشخانەکەدا بەردەستن بەڵێ بەنسبەت نرخەکانی ئەو دەرمانانەی کە مەسەرەن لە نەخۆشخانە بەردەستن ئەوە بەلاشە لە نەخۆشخانەی ئاشتی ئەو دەرمانانش کە نییە لە نەخۆشخانەی ئاشتی تانی نەخۆش لە دەرەوە بیکڕی ئەویش کەمە زۆر نییە بەنسبەت نرخی نەشتەرگەریەکەش هاوشێوەی سنتەری دڵی هەولێری دهۆک و سلێمانیە هەرێمی کوردستان ئەنی پابندە بە پابندە بەڕێنماییەکانی وەزارەتی تەندروستی بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر یاخود دکتۆر دیار دڵشاد سەرۆکی بەشی نەشتەرگەری دڵ لە نەخۆشخانەی ئاشتی لە سۆران کە ڕاستەوخۆ لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێرەوە لەگەڵماندا بووی